بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی ڕەوشی ناوچەکەمان لە بەرداشتی ملانەکانی ئەمریکا و ئێراندا بەکوێ دەگات. گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ بەڕێز کاک فەریدە سەسەر سیاسەتمەدار. کاک فەرید سڵاو لێبێ بەخێر بیتەوە جارێکتر بۆ بەرنامەکە بەخێراتی سەرچاو. وەکو دەڵێ وەزعەکە چۆن دەبینی؟ وەکو خەڵک هەمووی بە چاوێکی ڕۆژبینانە سەیری مەسەلەکە ئەکات، زۆربەی زۆری خەڵک و هەواڵەکانی شەروەها. باشە تا ئێستا هیچ تروسکایی ئومێدێک پەیدا نەبووە تا ئێستا. لەبەرەوە نازانین بەرەو چی ئەچێت، یعنی وای لێ هاتووە بڵێن لەوە خراپتر نەبێت. ئەجینە کەس نازانێت دۆخەکە بەرەو چی ئەچێت. ینی وەکو دەڵێت تروسکەی تیا بەدی ناکەی سەرنج و چەندە لێداوە. کاک فەرید ئەم ڕژبینیە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ ڕژبینێکی واقعیە یان دۆخەکە بەداخەوامان پێ دەڵێ؟ پێم وایە واقعیە، چونکە پێش هەموو شتێک دوولایەن یەکێک لەو دوولایەنە بەتایبەتی ئەمریکایەکان نازانی چۆن بیرەکەنەوە، بەتایبەتی سەرۆکی ئەمریکا یان تێڕوانینەکی ڕوونی سەبارەت بە مەسەلەیە نییە. سەرۆکی ئەمریکا؟ بەڵێ، یعنی ئەوە یەکێکە لە کێشەکان، یەکێکە لە کێشەکان کە تووشی ئەم قەیرانی ئێستا بووە لە ناوچەکەیە. ئەمە یەک دووەمیشان تێوەگلاوە لە شەڕێک لە جەنجێکە لە کاتێکە کە خۆی عسکەری نییە، لەبەرەوە تا ئێستا لە ڕووی عسکەریشەوە ئیدارەی جەنگەکەیان زۆر بە خراپی بەڕێوە ئەچێت. دوو ئەبێت حسابی ئەوەش بکەین کە ئەمە لە سیاسەتەوە بۆ سەرۆکایەتی نەهاتووە، ئەمە لە بزنسەوە بۆ سەرۆکایەتی بۆ کورسی سەرۆکایەتی هاتووە. ئەمە هەموو کەم و کوڕیە، یان لەم سەرۆکەی ئێستا و ڕنگدانەوەی زۆر خراپی هەبوو لەسەر هەڵس و کەوتی. باشە کاک فەریدەی بوو پێچوانەی من نەبینی دۆناڵد ترەمپ دەڵێ ئێران نازانێت چی دەکا، شتێک لەگەڵ ئێمە دەڵێن و کەچی لارزی واقع شتێکی دیکە دەکەن، ینی لە واقعیشدا ئەمە دەبینین. ینی وەکو دەڵێ قسێکیش بۆ دۆناڵد ترەمپ بکەین، سەرۆکیان شتێک دەڵێ، پزیشکیان شتێک دەڵێ، عەباس ئاراقچی شتێک دەڵێ، قالیباف شتێک دەڵێ، بەڵام لەو لاوە سوپای پازاران شتێکی دیکە دەڵێ. هەر دوێنێ بوو وتیان هورمز ئەم چەند ڕۆژە بە کراوەیی دەیەڵینەوە و ئاسایشی هورمز پارێزراوە، کەچی دوێنێ سوپای پازاران وەکو ڕەتدانەوەیەک بۆ قسەکانی عراقچی وەکۆی بڵێ ئێمە قسەی یەکلاکەرەوە دەکەین کە شتێکیان کردە ئامانج. دۆناڵد ترەمپ لەمەدا ڕاست ناکە کە دەڵێ ئێران ینی ڕاست گۆنین و ڕاستمان لەگەڵ ناکەن و نازانین قسە لەگەڵ کێدا بکەین. ناخۆی هەموو کەس ئەزانێت لە ناو ئێرانە دوو باڵ هەیە، باڵی مەدەنی و باڵی عسکەری هەیە، سوپای پاسداران هەیە. و لە کاتی شەڕ عادەتەن لە هەموو شوێنێکە باڵی عسکەری زاڵە بێت، چکە ئەو چارەنووسی وڵاتەکە پەیوەندی بە باڵی عسکەریەوە پەیوەندی باڵی سیاسیەوە نییە، یعنی ئەبێت ئەمەش لە بەرچاو بگیرێت. هەمیشە لە کاتی شەڕە سەرباز، ئەفسەر، سوپا ئەمە بڕیار لەسەر مەسەلەکان ئەدات. بەڵام ئەگەر سەرۆکێکی بەهێز هەبێت لەو وڵاتە ئەتوانێت شخصیت خۆی بسەپێنێت و ئەتوانێت ڕۆڵی گونجاویش ببینێت. ئەمە بۆ نمونە لە ئەمریکا هەماهەنگیەکی زۆر گرنگ لە بینی سەرۆک و فەرماندەی عسکەری نییە، لەبەرەوە بڕیارە سیاسەکان تێکەڵ بە عسکەریە بن و کێشەی گەوریان لێ ئەکەوێتەوە. ئەمە لەوە ئەچێت لە لەوە ئەچێت ئەم کێشەیە لە ئێرانیشا هەبێت، لە ئێرانیشا هەبێت، بەڵام ئەوەی ئێران ئەتوانی بیانی بۆ بینیتەوە یاخود پاکانی بۆ بکەیت کە ئەمە پێش هەموو شتێک هێڵشی کراوەتە سەر و شەڕەکەش بە نسبەت ئێرانیەکان زۆر قورسە، شەڕ لەگەڵ بەهێزترین هێزەکەن لە جیهانە. لەبەرەوە بەدڵنیایەوە بۆچوونی جیاواز لە ناویانە پێ ئەبێت، بەڵام تا ئێستا دوو بۆچوون هەیە، ئەو دوو بۆچوونە هەیە، بۆچوونی مەدەنی و بۆچوونی عسکەری. لەو توێژەکانە بەدڵنیای و ئەمریکیەکان لەگەڵ عسکەریەکان دانانیشن، لەگەڵ مەدەنیەکان دانیشن، لەبەرەوە ئەوێت حسابی ئەوەش بکەیت کە ئەوەی مەسەلەکە یەکلایی کاتەوە مەدەنیەکانن. ئەگەر کێشەیەکیش دروست بوو ئەمە مەدەنیەکان یەکلایەکەنەوە؟ بەڵێ مەدەنیەکان، بەڵام ئەو ئەگەر کێشەیەک سیاسەکان یەکلایەکەنەوە نەک سەربازێک. سەربازیەکان مەبەستم ئەوەیە کە سیاسیەکان ئەوان بڕیارەدان لەسەر مەسەلەکە کاتێک کەوتوش دەست پێکات لەگەڵ لایەنەکەی تر. بەڵام ئەوەی تریان کە ڕای تر هەبێت سەبارەت بەم مەسەلەی ئەمە کێشەیەکی ناوخۆیی خۆیانە، یعنی ئەمریکا پەیوەندی بەوە نییە.
لەگەڵ سوپای پاسداران دانانیشێت لەگەڵ سەرۆکایەتی مەدەنی دائەنیشێت و ئەوان ئەگەر ڕێککەوتنێک بێتە ئارا لە نێوان ئەوانە و ئەوەی واژۆ ئەکات سوپای پاسداران نییە. باشە بڕادوایە بەم حاڵ ئێران توانێت قسە یەکلاکەرەوە بکە؟ ناخۆی لە زۆربەی زۆری شەڕەکان هەر ئەو شتە هەر ڕووی داوە یان لە هەموو شوێنێکە یان هاتە تەنانەت لە ئەمریکاشەیە یعنی فەرماندەی عسکەری و فەرماندەی سیاسی وەکو یەک نین تێڕوانینیان جیاوازە. بەڵام دۆجار قسە یەکلاکەرەوە دۆناڵد ترامپ دیکە ئاخر منیش وا ئەڵم سیاسیەکە مەسەلەکە یەکلای ئەکاتەوە. بەس ئەمە لە ئێرانە ئەمەیان نابینین کاکفەری ئەوە لە ئێراندا پزیشکیان ئەخو دەڵێ پێشتر لە دوانێکی داوەتی داوای لە بردن لە وڵاتانی دراوسەیەکی نێرشمان کردوتە سەریانەوە دووبارە نابێتەوە. هەر ئێوارەکەی هێرشیان کردەوە سەر وڵاتانی دراوسێ و ئەسڵان بۆ چەند ڕۆژێک دایانە پزیشکیانە لە نەخۆشخانەیەکە جۆرێک لەوەی دەست بەسەر کردووە. بەڵێ ئەمە زۆرتر پەیوەندی بە سیستمی سیاسی ئێرانە هۆی ئەم سیستمە لە هیچ شوێنێکی تری جیهانان نییە. یعنی یەکێک ئەیکەن بەڕابەر لەسەروی دەوڵەتەوەیە و نوێنەرایەتی ئاینی ئەکات یان لە جیهانە شتیوان نییە یان ئێستا پاپا هەیە کردیانەتە دەوڵەتێک بۆ خۆی بڕیاری خۆی ئەدات بەڵام ئەو بڕیارێکە ئەو دەریەکات سیاسەکان ئەتوان جێبەجێ نەکەن و زۆر جاریش هەر بڕیاری نییە یان زۆر ناچێتە ناو مەسەلەکانەوە بەڵام فاتیکان دەوڵەتێکی دی نییە بەڵام گەلی نییە یان و تاکە وڵاتە کە گەلی نییە ڕەنگە هەندێک خەڵک هەبێت هەروە لەوێ ئەژین بەڵام دەوڵەتی ئێران دەوڵەتێکی گەورەیە و نوێنەرایەتی گەورەترین دەوڵەتی شیعەکات لە جیهانە موسسەی ئاینی هەیە ئەم موسسەیە لە سەردەمی شاش هەر کێشەی لەگەڵ ڕژێما هەبوو لە سەردەمی ئێستا هەر کێشەی لەگەڵ دەوڵەتە هەیە. کاک فەرید بە بڕوای و ئاراستەکان بەرەو کوێن بەم دواییانە لە مەفتەی دواییدا هەندێک دەڵێن ئەمریکا دەیەوێت سیاسەتی پارچە پارچەبوون لەگەڵ ئێراندا جێبەجێ بکات. ئەمە لە یەک حاڵەتە دێتەدی ئەگەر ئەمریکا بتوانێت ئێران بگرێت یعنی ئەگەر ئێران نەگرێت چۆن پارچە پارچەکەت هێزی ناوخۆی بۆ دروستکە باوەڕ ناکەم هیچ هێزێک دروست بێت ئەگەر تا ئێستا دروست نەبوو بێت هێز دروست نابێت یعنی گونجاوترین هەلومەرز بۆ دروستکردنی هێزێک دژی ڕێژێم ئێستاە ئەگەر تا ئێستا دروستی نەکرد بێت مانەوایە دروست نابێت. بەڵام بەمڕووری زەمەنە مێزا گەرم نیزامە لاوااستر بێ ینی بۆ نموناگەر ڕەشەکانی دۆناڵد ترامپ بەوەی پێرێشە و کە دەیکرد بچوایەتە سەر چاوەی وزەی ئێرانیەم و لە ناوبەرێ بە ماوینەتەوە کارەبات نەبێ ئاود نەبێ وزەت نەبێ ئێخۆ گەلێکی 90 ملیۆنی هەروەدا دەنیشن بە دەست کۆمەڵێک سەربازەوە دیاری بە چارەنووسیان بکە. نا ئەمە بەشێکە لە پرۆپاگاندای جەنگ یعنی ئەجینا هیچ ڕەنگە شتیوە بەو شێوەیە نەبێت یعنی هەموو وڵاتێک کە تووشی شەڕ و هەموو ئەوروپا وێران بوو و دواتر ئەوروپا توانی خۆی دروست بکاتەوە. ئێران لە کات شەڕی عێراقیانە سنووری تێکڕای سنووری شارەکانی سەر سنووری هەمووی وێران بوون بەڵام توانی ئێستا بچیتە هەستی پێ ناکەیت. عێراقی بە هەمان شێوە عێراقیش بە تایبەتی بەشێکی زۆری جنوب لەگەڵ شارە سنووریەکان بەشێکی زۆری زیانی زۆر گەورەی بەرکەوت. ئەم متمانێت لە چیوە سەرچاوگیرۆ کاک فەرید بە ئێران یعنی پێ دوایە خۆی دەگرێ و خۆی ڕادەگرێ و دەمێنێتەوە خۆی بنیاد دەنێتەوە لەبەر ئەوەی تێڕوانینێکی تر نییە دژی ئەمە یعنی ئێستا تۆ تێڕوانی تۆ چێ پارچە پارچە ئەبێت چێ پارچە پارچە ئەکات. من نایڵە ئەمەندێک تەقاریری نێودەوڵەتی ئەمەژ بۆ تەقاری جیاوازە یعنی ئەمە بەڵام پێ بکەین بە پرسیار و خوێندنەوەی لەسەر بکەین بۆ ناشە دیوێکی واقعیشیە بێ یان ئەمریکا بێت چەند ناوچەیەک دابڕێ لە یەکتر نظام ئێرانی نەتوانێت بە باشی کۆنتترۆڵیان بکە. سیناریۆی سووریای سەردەمی بەشار ئەسەد ئەشێ دووبارە بێتەوە لە ئێران ئەوەی کە ناوچە کوردیەکانی دا بەدەست هێزێکی کوردیەوە نانە ئەوە دووبارە نابێتەوە زەحمەتە خۆی ئەگەر دووبارە بێتەوە تەنها کورد ناگرێتەوە لە ئێران یعنی نەتەوەکان زۆرترن یعنی کورد لە سووریا یان سووریا و ئێران هی ئەوە نیە بەراوردی یەکتری بکرن تاوا جیاوازن لە یەکتری بەڵام لە تاکە گروپی جیاواز لە سووریا لە ڕووی زمان و نەتەوەیەوە بەس کووردە ئەوانتر هەمیان عەرەبن مەسیحیشی هەیە بەڵام مەسیحەکانی شار عەرەبن یان کێشەیان نییە بەڵام بەدڵنیایەوە ئێران جیاوازە یعنی لە ڕووی ئاینەوە لە ڕووی نەتەوایەتیەوە لە ڕووی مەسەبەوە تاوا جیاوازە. تاکی ئەوە دەمێنێتەوە کاک فەرید تاکی ئەوها بەرگە دەگرێت تا ئەو ڕژێمە بمێنێت هەروە ئەمێنێت ئەم ڕژێمە تاکی ئەمێنێ بەڕێت ئەو ڕژێمە بۆ چوونی من ئەوەیە کە ئەگەر تا ئێستا نەڕووخابێت ئەتوانێت خۆی بگرێتەوە
و ئەبێت مامەڵە لەگەڵ ئەو ڕژەمە بکرێت بەڵام یەک مەسەلە هەیە ئەویش ئەوەیە هیچ وڵاتێک نییە کە تووشی شەڕێکی ئەوها قورس ئەبێت لەوانە خودی ئێران کە تووشی 8 ساڵ شەڕ بوو و عێراق خۆشی و هەموو وڵاتەکانی تر پاش شەڕ بتوانێت هەمان هەڵس و کەوتی ئێستای بکات هەمیشە کێشەکان زاڵە بن ئاوەدانکردنەوە زاڵە بێت خەڵک داوای مافەکانی خۆی ئەکات لەبەرەوە کۆمەڵێک کێشەی تر کە کێشەی ناوخۆیین ئەو کاتە دروستە بن یانی بڕۆ دوای ئێران لاوەستر دەبێت ئەو ئێرانی جاران نەما ئێستا نازانین ئێرانی جاران چۆنە ئێستامە نازانێت چونکە ئێستا ئێرانی کە هێڵی شیعی دروست کردبوو بەڵێ وانە هێڵی شیعی دروست کردبوو چەندین وڵاتی بێکەوە گرێ دەدا لوبناان و بەحرین و دەڕۆشت تا یەمەن و بەڵێ ئەوەی هەبوو ینی گروپی هەبوو احتیمالی کردووە سەر تایفەگەری یان هەر وڵاتێک تایفە شیعی تیا بواە ئێران توانێت بووی کۆنتترۆلی بکات و کارێکی وە بکات کە پەیوەندی دۆستانەی لەگەڵا هەبێت و بەکاریشی هێنا بوو ئەمە ئێستا زەحمەت بووە هەتەنانەت لە عێراقیش کە نزیکترین وڵاتە کە شیعی تیا بێت لە عێراقیش ناتوانێت بەو شێوەیە بەڵام لە هەموو حاڵاتێکدا ئێستا فاکتەری شتریش هاتۆتە ئاراوە ئەمریکیەکان ئێستا ترسی ئەویان هەیە کە ئێران ڕەنگە بۆمبی ئەتۆمیشی دروست کرد بێت چونکە ڕاستی دروستی کرد دروستی کردیانی دەوەشان ڕاستێکیان کردووە ڕاستێکی تەقینەوەیەکیان کردووە کە ئەوان خۆیان ئەڵێن ینی لەو گەورانە نییە لەو تەقینە گەورانە بەڵام گومانێکیان هەیە کە تەقینەوەیەکی ئەتۆمی بێت تەنانەت ئێستا هەندێک لە راپۆرتەکان باس لەو ئەکەن کە پەشیمان بوونەی ترەمپ لە دوێنێ لە پێرەوە زۆرتر پەیوەندی بەوە هەیە کە راپۆرتێکی بووە هاتووە باس لەوە ئەکات کە ئەوەی لەو شوێنێک کە پێڵێن چیایی فەس خۆی ئەوە نیە عەرەبەکان تەرجەمەیان کردووە ئەڵێن لەوێ سێ تەقینەوەیان هەست پێ کردووە بەڵام باس لەوە شەکەن کە ئەگەر ئێران توانی بێتی ئەم بۆمبانە دروست بکات یاخود ئەگەر هەیە کە وەری گرتی بێت ئەوەش هەیە بۆمبی ئەتۆمی تاکتیکین ینی لەو وەکو نەکازاچی نییە وەکەوەی نەکازاچی بەڵام هەر مەترسیدارن بەتایبەت لە دەستی ڕژەمێکدا بێت کە ینی دەیوەشێنێ ئەوە 4 ساڵە رووسیا سەدان بۆمبی ئەتۆمی هەیە لە جەنگێکی زۆر خوێناویدا هەر دوێنێ بوو ئۆکراین 1000 درۆنی ناردۆتە سەر شارەکانی رووسیا بەڵام هەرگیز بیر لەوە ناکاتەوە بەکاری بێنێ بەس ئێران لە دەستیدا بێ ئەمە ینی چەچی کاتی یەئسبوونە تووشی بێئومێدی ئەبێت ئەو کاتە هەرچیەکە بێت باب بێت یانەگاتە ئەو قۆناغی هێشتا ئێران نەگەیشتۆتە ئەم قۆناغە ئێستاش هەر دەرفەتی دانوستان لە نێوان هەردوولادا هەیە بەتابەتی کە هەردوو لە خۆیان پێویستیان بە دانوستانە و پێویستیان بە ڕێککەوتنە نەکرد دانوستان پێویستیان بە ڕێککەوتن و پێویستیان بەوە هەیە کە کێشەکان چارەسەر بکەن باشە کاک فەرید تۆ لە سەرەتاش ئاماژەت بۆ کرد دەبێت ئەم دیوەی ئێرانیش ببینین یان هێر نەڵێن کەوتووە و وێران بۆەوە چونکە باوا دەرنەکەوێ ئەنی من بلایەنداری یەکەم ئێمە ئێران دراوسێمانەوە ئەمریکاش ساڵانێکی زۆر دەمان پارێزێ لێرە پرسیارەکان ینی بێلایەنداری دەکەین بۆی خوێندنەوەیەکی واقعی بگا بە بینەرەکانمان تۆجارە بێ لە بیرمان بێ ئێران لەگەڵ ئەمریکادا لە جەنگدایە لەگەڵ ئیسرائیلدا لە جەنگدایە کە ئەمریکا وەکو دەزانین لێسترین وڵاتی جیهانە لە ڕووی سەربازیەوە بەڵام ئەوە چەندێکە خۆی گرتووە ئەم وڵات ئێران خۆی گرتووە بەرامبەری بەڵێ آخر ئەوەیە کێشەکە کە ناتوانێت لە 100% بۆ جۆرەی کە هەیە تەقیمی توانای ئێران بکەیت یان چکە بەشێکی زۆری پەیوەندی بە خودی ئێرانەکانەوە هەیە بەشێکیشی پەیوەندی بە یارمەتی ژێربەژێری وڵاتانی تریشەوە هەیە ئەوەش هەیە بەڵام لە ڕووی سیاسیەوە ئێرانیەکان تا ئێستا باش هەڵسو کەوتیان کردووە لە ڕووی عسکەریەوە
ئیدارەی عسکەریەکەیان خراپ نییە زۆر چاکە یان توانیویانە ئەسباتی بکەن کە ئەوان هێزن تەنانەت ئێستا بەشێکی ئەو تەقیماتی ئەوەی هەڵسەنگاندنە عسکەریەکان ئەڵێن ئێران بۆ شێوە بڕوات ئەبێتە چوارەم هێز لە جیهانە ئەمە ڕەنگە من خۆم باوەڕم بەوە نییە بەڵام زێدەڕۆی زۆر پێوە ئەکرێت بەڵام بەدڵنیایەوە ئەگەر ئێران بەو هێزەوە بەسەرکەوتووی لە جەنگ دەرچێت سەنجی ڕۆڵی لە ناوچەکە بە شێوەیەکی سەرەکی و لە دەرەوەی ناوچەکەش هەر زیاد دەکات. دا پرسیارم دۆخەکە بە شۆ دەگا؟ من پێم وایە لە سەردەمی سەردەمە ناتوانانی پێشببینی هیچ شتێک بکەیت لە سەردەمی ترامپە زۆر ئەستەمە کە بتوانین بڕیارێک یاخود پێشببینی شتێک بکەین چونکە ئەمە نەوەیەم جارە بڕیارە دات هێڕش بکاتە سەر ئێران و خۆی بڕیارەکەی خۆی هەڵەوە شوێنێتەوە لەبەرەوە پیشبینی چیەکەیت کەس ناتوانێت. ینی دەبێت ڕۆژ بژمێرین و بزانین چە ڕوو دەدا؟ نا دیار نییە ینی ئێمە مامەڵە لەگەڵ سەرۆکێکەکەین ئێستا قسەیەکە کات دەدەقەیتر قسەیە دوانیە سیاسەتی نوێی جیهانیە؟ قازانجەکەی چیە؟ تیۆریەکە بوو جاران سیاست دەبێ ئەوەندە ئاڵۆز بێ و کەس تێی نەگا ئێستا لەبەرەوەی ینی ڕوون بۆتەوە خەڵک لە سیاست تێدەگا لە سەراستی جیهان دەڵێ سیاست ئەوەندە سادە بکەرەوە کەس تێی نەگا هەرەوەی کە ئێستا دۆناڵد ترەمپێکا لە ساعتێکا 20 تویت دەکا 20 پۆست دەکا تۆ نازانی چیەکە ئەمەندە سادە قسە دەکا ئەی تۆ لی گیانەوە تا لی تێناگەوە تا تۆ بۆ نمونە سێری تریشی هەیە زۆر جار باس لەوە کەن کە ئەمە بەشێکە لە یاریەکەی بۆرسە کە ئەبێتە هۆی ئەوەی کە نرخ بەرز بێتەوە بە تایبەتی هی بنزین و نەوت و ئەو شتان بەرزیەکاتەوە و دایابەزیێنێت و ئەوانە و ئەمە گرروپێک لەوە ئەچێتیان مرۆڤ ناتوانێت لە 100 بیسەلمێنێت بەڵام ئەمە یەکێکە لەو تیۆرانەی کە زۆر باوە ئێستا ئەجینە معقول نیە سەرۆکێک شتێک بڵێت نەکسبەی پاش سەعاتێک بە پێچەوانەی ئەمەوە قسە بکات. دواتە دەبێت چاوەڕێی هەڵوێست لە دوانەکانی دۆناڵد ترامپکەین ینی وەکو دەڵێ بابزانین بە شۆ دەکات ڕۆژانە خوێنەوە خۆی یان دۆخێکی تایبەتیان لە خودی ئەمریکاش دروست کردو ئێستا ئەمریکا لە دۆخی جەنگدانە بە شێوەیەکی فەرمی ئەمە جەنگ نییە ئەوەی ئۆپەراسیۆنە ئەمە ئۆپەراسیۆنێکی عسکەریە دژی دەوڵەتێکی کە بەرژەوەندی لەگەڵ ئەمریکا ناگونجێت یان بۆ شێوە خراوەتە ڕوو ئێرانیەکانیش بە دڵنیایەوە دۆستیان هەیە لە دەرەوەی وڵات توانیوە نەسوود لەو یارمەتیانی ئەوانی شوەر بگرن بەڵام ئەمنی هەنیانە ڕەنگە 20 ساڵی تر 25 ساڵی تر ئەنجا ئاشکرا بن. سپاس دەکەم بەڕێز یاکفەری دەستە سەر سیاست مدار سپاس بۆ بەشداریکردن لەگەڵ